وا بڕیارە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لادەی تشرین یەکەمی ئەمساڵ باڕێوە بچێت هەرچەندە کەمتر لا 2 مانگی ماوە بۆ ئەو وادەیە بەڵام تاکو ئێستا ئەگەری ئەنجام نەدانی هەڵبژاردن لە ئارادایە و بانگەشەش بە سستی بەڕێوە دەچێت. هەرچەندە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق وادەی بانگەشەی هەڵبژاردننی کردوتە 3 مانگ بەڵام تاکو ئێستا لایەنەکان دەستیان با بانگەشە نەکردووە یاخود بانگەشەیان با شێوێکی زۆر خاو و سست بەڕێوە دەچێت. مەسەلەی هەڵبژاردن زۆر شت دەگۆڕێ و نەبێ بڵێ هیچ شتێک ناگۆڕێ. مەکتەبی هەڵبژاردننی کۆمەڵی دادگەری کوردستانیش دەڵێت کە ئەوان لە ئێستادا بە هەموو شێوەیەک ئامادەن تاکو بەشداری لە هەڵبژاردنەکاندا بکەن داواش لە هاوڵاتیانی کوردستان دەکەن گرانکردنی سوتەمەنی و پێنەدانی موچە و گرانکردنی نرخی کارەبا و نانیان بیر نەچێتەوە کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا دوو پارتی دەسەڵاتدار هیچ نەما بەسەر هاوڵاتیانیدا نەهێنن. ئێمە وەکو کۆمەڵی دادگەری کوردستان ئامادەکاری تەواومان کردووە بۆ هەڵبژاردنەکانی عێراق بە تایبەت ڕێکارە یاساییەکانمان تەواو کردیە لە ئێستا خۆمان ئامادە دەکەین بۆ ئەوی بچینە ناو ئەو پرۆسەیە. دیارە کە خەڵک لە ڕابردوودا لەلایەن دەسەڵاتەوە بێهیوا کراوە و ئێستاش هەوڵی ئەوە دەدرێت کە خەڵک بێهیوا بکرێ. لە پێشوودا دەسەڵات بە شێوەیەک مامەڵی دەکرد کە پێش ئەوەی کە هەڵبژاردن ئەنجام بدرێت دەستی دەکرد بە زیادکردنی خەدەماتەکان بۆ ئەوەی کە دەنجی زیاتر بەدەستبینی. بەڵام ئێستا شێوازەکەی گۆڕیوە دەبێت خەڵک لەوە وریابێ چونکە ئێستا دەسەڵات بە شێوەیەک مامەڵە دەکات کە بەر لە وادەی هەڵبژاردن هەوڵی بێهیواکردنی خەڵک دەدا. لایەنەکانی ئۆپۆزیسیۆن جەخت دەکەنەوە لەوەی کە ئەمە باشترین کاتە هاوڵاتیان بە مافێکی یاسایی و سیاسی کە دەنگەکانیانە تۆڵەی خۆیان لە دەسەڵات بکەنەوە. ئێمە وەکو جوڵانەوەی نوێ بە هەموو شێوەیەک ئامادەین بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لە کات و ساتی خۆیدا و پێمان باشە لە کات و ساتی خۆیدا ئەو هەڵبژاردنە ئەنجام بدرێ و ئێمە ئەو هەڵبژاردنەوە دەبینین کە فرسەتێکە بۆ خەڵکی کوردستان کە تۆڵەی خۆیان لەو دەسەڵاتە بکەنەوە کە ماوەی 30 ساڵە حکمیان دەکا بەبێ ئەوەی هیچ شتێکی استراتیجی یان سوودێکیان پێ بگەینی جگە لە کۆکردنەوەی سەرۆت و سامانی وڵات بۆ خۆیان و ناردنەدەرەوەی بۆ بانقەکانی دەرەوە. لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا پارتی ویەچێتی دۆخێکیان بۆ هەرێمی کوردستان هێناوەتە ئاراوە کە هاوڵاتیانیان بێهیوا کردووە و بەشداری و کاریگەریان لە گۆڕینی وها دۆخێکدا نەمێنێت. لە ماوەی ڕابردووشدا حکوومەتەکەی پارتی ویەچێتی و گۆڕان نرخی کاڵا و شتومەک و پێداویستە سەرەکی و جیاوازەکانیان زۆر بەرز کردوتەوە وەک بڵێ هیچ باچیان بەدەنجی خەڵک نییە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.